سپاس دەکەم من پارێزەر نیان کەریمم کەسێکی نوێمانەیە دەمانەیە بە دووادا چوونی بۆ بکەین فەرمانیاگەت پێیە؟ بەڵێ زۆر چاکە چۆن یارمەتی دەدەم من؟ کەسێکمان هەیە بواری دەرونی تەواو نییە بەڵێ دەمانەیە بە دوایدا بگەڕین بە ناوی نەشئەت زۆر چاکە با من سێرێک بکەم کەسێک نییە بەو ناوە لای ئێمە نییە؟ نەخێر هیچی بکەین هیچی چێ بە خەریکە زیاتر لەکوێ ئەدەنی شێوە نازانم شتێک لەسەری وڵات جەنابی ئەفسەرەوەی پێیان گوتیان زیاتر لە کوچە و کۆڵانەکانە لەناو بازاڕێ لەو جیانە دەسوڕێتەوە ناو بازارە؟ بەڵێ گەر ناو بازار بێت نەفسەرێک دەناسم پێی دەڵێم بزانم سوپاس شتێکمان بۆ بکات من لە خزمەتم زۆر سوپاس ئەلۆ ملازم ڕێبوار و کاتت باش فەرمانێک دادگامان هەیە کە بە دوای کەسێک دادەگەڕێن باری دەرونی تەواو نییە و ناوی نەشئەتە لەناو بازارە؟ کوچە و کۆڵانەکانی بازار نەمان نەگەڕین لە هەر کەسێکمان دەپرسی دەیگوت نەشئەت دوێنێ لێرە بوو هەندێک تریان وتیان بڕۆم بۆ گەڕەت لە هەولێری نوێ دەڵێن لەوێ زوو دەبینرێت بۆیە دەستمان کرد بە گەڕان لە هەولێری نوێ باشی برا ماری کاکی وای چ بوو؟ باشە پێم بڵێن ئەو مۆزرعی کە بەنیازن بیفرۆشن مشتریتان هەیە؟ بەڵێ زۆریشە باشە لە ناوخۆتان هەموو ڕازین لە فرۆشتنی ئەو مڵکەی؟ بەڵێ بەڵێ ئەو بەڵێم بەدڵ نەبوو پێدەچی بربەستەکەیە چییە؟ نا جەنابی پارێزەر هیچ کێشەکمان نییە تەنها برایەک جگەکەمان ڕێگرە لە فرۆشتنی کەواتەوە کێشەی گەورەیە بەڕاستی ناتوانم ئەو مڵکەتان بفرۆشم دەبی هەموو لایەکتان ڕەزامەند دەرببڕن و ڕازی بن کاک ڕۆف تۆ پارێزەرێکی بەناوبانگی هیچ کێشەیەک نییە تۆ حەلی نەکەی من وەرەقەیەکی سپیتە دەمێ تۆش بە دڵی خۆت بەس ڕقم بنووسە ئەو کاتە کێشەکەمان بوو کەواتە گەیشتی دە چارەسەر غەمتان نەبی سپاس وای دانیان ئەو مەزرعەیە فرۆشرا بەس ئێستا کە پەیوەندێکی پێوە بکە ئەلۆ بەڵێ برام لەکوێی ئیشم هەیە دایخە دایخست چوو دایخست کێشە نییە ئەم ناوشتانە هەموو چارەسەر دەکەم ئێستا ئەم دەی بڕۆم کار لەسەر ئیشەکەتان بکەم باشە یەکتر دەبینینەوە سپاس دەکەین جەنابی پارێزەر دڵنیای چارەسەر دەبی؟ ئەمن کە گوتم ئۆکەی ینی ئۆکەی غەمی وەتان نەبی چارەسەر لە کنەمنەوەتەوە یەکتر دەبین سپاس دەکەین بەخێر بێ سەر چاو بەخێر بێ
چی بوو؟ چی بوو؟ لێ نییە. دەڵێ ئینوانەکان غەڵەتدایە ئێمە؟ هەڕی ببیننەوە.